گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاگازات فەرموو. زۆر بەخێر بێ کاگازات. پاش 7 ساڵ لە کۆچی دوایی مام جەلال دەکرێت پێم بڵێ یەکێتی دوای مام جەلال چی بەسەر هات؟ وەکو خۆیان دەڵێن یەکێتیەکی نوێ بووەیە. لە ڕاستیدا پێش هەموو شتێک منە بێ لێرەدا سڵاو دێرم بۆ گیانی خوا لێخۆش و مام جەلال کە من ساڵانێکی دوور و درێژ لە ژێردەستی ئەو لە ژێر ڕێبەرایەتی ئەو کارم کردووە، شارەزایەکی زۆرم وەرگرتووە لە چۆنەتی بیرکردنەوە و چۆنەتی ئیدارەدانی ناکۆچەکان و چۆنەتی ئیدارەدانی حزب کە مام جەلال چۆن بەڕێوەی بردووە. ئەمە لە شوێنی خۆی لە پرسیارەکەش پرسیارێکی زۆر فراوانە. خۆزیە ئەمە ئەم یادە ئەم ساڵ نەکەوتبایە ناو گەرمەی هەڵبژاردن بۆەوەی لە زۆر ڕۆوە مافی خۆمان بدا، ئێوەش و منیش و خەڵکانی تریش مافمان بدابا بە ئەو توانە زۆرەی مام جەلال. لە ڕاستیدا من ئەگەر ئێستا لە ناوێکێتی بما بامە ئێستا بە دڵنیاییەوە کەسێکی زۆر نامووە بووم توێکێتەکە ئەو یەکێتە نەبوو کە من چووبوومە ناوی کە من لەگەڵی ژیا بووم کە من بەڕێبەرایەتی مام جەلال کارم تیادا کردووە، کاری گرنگیشم کردووە و کاری بەردەوامیشم کردووە. بۆیە ڕەنگە پرسیارەکە زۆر ئاسان نەبێ ئێستا من بتوانم لە بەرنامەیەکی ئەوە وەڵامێکی تێر و تەسەلی ئەگەر پێم بڵێ توانیان سەرکەوتوو بن لە بەردەوامیدان بە سیاسەتی مام جەلال؟ لە ڕاستیدا بۆ ئەوە سەرمێنین ئەبێ لە سیاسەتی مام جەلال قسە لە سیاسەتی مام جەلال بکەین، سیاسەتی مام جەلال بناسین لە بابەتە جیاوازەکاندا. ئەو کاتە ڕەنگە پێویست بۆ نەکا من بڵێم سەرکەوتوو بۆ یان سەرکەوتونە بۆ خۆی دەرەکەوێت. بۆ نمونە ئەگەر ئێستا قەرار وا بێ کە قسە لەسەر ئەوە بکەین پەیوەندی نێوان پارتی یەکێتی، پەیوەندی نێوان مام جەلال و کاک مەسعود چۆن بووە، مام جەلال چۆن دیوێتی چۆن معاملەی کردووە، هەر ئەوە ڕوون بکەینەوە تێگەین چۆنە. خۆ ئێوە ڕاپۆرتێکتان هەبوو، ڕاپۆرتەکە جەوهەری بیرکردنەوەی مام جەلال لە قۆناخی دوای ڕێکەوتنی واشنگتۆنەوە بەتایبەت لە دوای ڕوخانی ڕشێمەوە هەموو شتەکان بەدەرکەوتون کە ئەو استراتیزەی ینی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی و پەیوەندی شخصی نێوان سەرۆک بارزانی و خوا لێخۆش و مام جەلال پەیوەندیەک بووە، بەشێک بووە لە استراتیزی کوردایەتی، بەشێک نەبووە لە تاکتیکێک. چونکە ئەگەر ڕێکەوتنی استراتیزی هەر ئەو بخوێنینەوە تێگەن کە بەشێک نەبووە لە تاکتیکێک بۆ تێپەڕاندنی قۆناخێکی ڕکابەری و ململانێت. بێگومان دوو حزب بەیەکەوە ڕکابەریان هەیە، ململانەیان هەیە، بەڵام قەواعید و ڕێسای خۆی هەیە ئەو جۆرە ململانەیە. من بۆ نمونە ئەتوانم ئەوە بڵێم کە جەنابی مام جەلال لە کاتی خۆیدا کە ئێستا ئێوە لە ڕاپۆرتەکە پیشانتادا من لەگەڵیدا بووم ئەو کاتە لە حەملەکەک بۆ هەڵبژاردنی سەرۆکی هەرێم کە وتی کاک مەسعود ئەم جارەش و دەورەی داهاتووش هەر ئەبێتەوە یان ئەکرێتەوە هەڵبژێرێتەوە بە سەرۆکی هەرێم. ینی ئەمە قسەیەک نەبوو بۆ ئیستیهلاکی ڕۆژانە، قسەیەک بوو زادەی ئەو ڕویا و دیدە مشتەرەکەی نێوانیان بوو بۆ ئایندەی کورد. لە ڕێکەوتنی استراتیجیدا تاریخ دیار نەکراوەکەی کۆتایی پێدێ. عادەتەن زۆر لە ڕێکەوتنەکان لە نێوانی دەوڵەتان، لە نێوانی دوو حزب، لە نێوانی دوو کۆمپانیا هەتا ماوەیەکی زەمەنی دیاریکراوی هەیە، ئەڵێ لێرەوە هەتا فلان مێژوو. ئەمە کراوە بوو بەو شێوەی کە هەتا بەرژەوەندیەکان و تا پێویستی بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستان پێویستی بەوە هەبێ ئەم دوو حزب بەیەکەوە ئەبن. بەداخەوە کە بۆ نمونە توانم ئەوە بڵێم ئاراستەیەک دروست بوو، ئەو ئاراستەیە بە کاریگەری کەسانی تر بوو کە هەندێکیان دواتر چوونە دەرەوەی یەکێتی و حزبی تریان دروست کرد. بە کاریگەری ئەوان بوو کە هەر چۆنێک بێت ئەبێ یەکێتی و پارتی دیش بەیەک بن و ئەبێ یەکێتی و پارتی هەردووکی نەمێنن. باشە، باسی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتیت لەگەڵ دەکەم کاگازات، بەس هێشتا دەمەوێت لە ناوخۆی یەکێتیا بمێنمەوە. من هەر ناوخۆی یەکێتیم مەبەستم پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ پارتینە لە ناوخۆی یەکێتی لە دوای لێکترازانی ئەو حیزبە و جیابوونەوەی بەشێکیان ئەمە چه زەرێرێکی بە یەکێتی گەیاند؟ بێگومان زەرێکی زۆری گەیاندووە و ئەو هێزانەی ئەو گروپانەی لە ناو یەکێتیدا لایەنگیری ئەوە بوون کە یەکێتی لە هاوپەیمانەتی استراتیزی بکشێتەوە. لە ڕاستیدا مەبەستەکە ورد و خاشکردنی یەکێتی بوو.
ڕاستە ئامانجە دوورەکەی هی ئەو گروپانە بریتی بوو لە وردو خاشکردنی پارتی لە ڕێگەی وردو خاشکردنی یەکێتیەوە بەڵام بێگومان ئەو کاتە هەم جەنابی سەرۆک بارزانی هەم جەنابی مامجلال دەرچیان بەو هەڕەشە و بەو خەتەرانە کرد بۆیە ئامادە بوون ڕێکەوتنە استراتیجیەکە بە هەر جۆرێک بۆ بیپارێزن بەتابەتی ئەو دوانە من هەر بۆی بینەرانجی ئەوە بزانن من کاتی خۆی لە لیزنەی گفتوگۆی مفاوەزات و ئاژبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەمن ئەندامی لیزنەکە بووم و لەوێ کە گەرمەی گفتوگۆ مفاوەزاتمان بوو بەڵام هەمیشە بڕوامان بەوە هەبوو برادرانی پارتی و برادرانی یەکێتی بڕوامان بەوە هەبوو کە ئالۆسترین گرێکوێرە لەو ڕێکەوتنانەدا لەو دانوستانانەدا کاتێک ئێمە پێمان ناکرا بیکەین دەستەواژەیەکمان هەبوو ئەمانزانی ئەو دوو بەڕێزە بە یەکەوە ئەتوانن چارەسەر بکەن جەنابی کاک مەسئولی جوازانم ئیشارەتی لە ڕاپۆرتەکەدا ئێمە کە شتێک ماوالی ئاسێ بوو هەردووکمان لەسەر دەستەواژەیەک ڕێکەوتووە ئەمانگۆ با ئەمە بۆ ئەو دوو جوامێرە بەجێبێڵین یعنی نەمانەوەی بۆ ناوەکانمان نەئەوەی ئەمانوت بۆ ئەو دوو جوامێرە چکە ئەمانزانی ئەوان جوامێرانە ڕوبڕووی پێکەوە ڕوبەڕووی ئەو قەیرانانە ئەبنەوە کە ڕوبەڕووی کوردە بێتەوە ڕوبەڕووی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ئەبێتەوە بە هەتا ئەخیرە با هەر لەسەرەوە پرسیارێکت لێ بکەم ینی سەرۆک بارزانی دەڵێت کە ئێمە بە تەلەفۆنێک کێشەکانمان چارەسەرە کرد بەڵام ئێستا ینی لەگەڵ یەکێتی کێشەکان زیاتر قوڵ دەبنەوە لە جێ ئەوەی بەرەو چارەسەرکردن بڕۆن هۆکاری ئەمە چییە؟ لە ڕاستیدا پێش هەموو شێک هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە کە ڕێبەرایەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی مامجلال نازانن ناحەقیش نین لەگەڵی نەژیاون لەگەڵی ئیشی ڕۆژانەیان نەکردووە لە سەردەمی وەکو ئەڵێ سەردەمی توندوتیژداوە لە سەردەمی نەرمونیاندا لە سەردەمی پێکەوە ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان و پێکەوە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یەکتریش من بە بیرمە ئەو ڕۆژگارەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسیدا ئاراستەیەک دروست بوو کە ئێمە لەگەڵ پارتی لێک بترازین و هەر کەسەمان بەلیستی سەربەخۆ بەجاری انتخابات بین من نامەوێت ناوی کەس بێنم ئێستا بەڵام لە برادرانی مەکتەبی سیاسی پارتی کە ئێستا هەر لە مەکتەبی سیاسی و شکور بەردەوامن لە تێکۆشانی خۆیان لەو ئاستەدا بە شێوەی گلەیی و بە شێوەی هەندێکجاران ئەتوان بڵێم زۆرێک لە ئامۆژگاریکردن و بەهۆش هێنانەوەی خۆمان ئەیانوت کوورە کاکە ئێمە بە هەر بەیەکەوە بین ئێمە بەیەکەوە شەرمان کرد بەڵام هەر ینی بە ڕێسای گونجاو شەرمان کرد ئاشتیمان کرد بە باشی ئاشتیمان کردووە با بەیەکەوە بین بۆیە من ئەڵێم کە بەڵێ ئێستا سەرکردایەتی ئێستا مامجلال ناناسن ڕەنگە بەسەن کاک بافڵ کوڕی مامجلالە و ئەمە عنوانێکی مهمە بۆ کاک بافڵ دی بەڵام بەسە بۆ ئەوەی کە سەرکردایەتی حیزب بکات ناتوانێت بڵێ ینی بە کەسمان بڵێ و ممارەسە بکات کە وەکو مامجلال بیر بکاتەوە وەکو مامجلال چارەسەری کێشەکان بکاوە ڕوبەڕووی کێشەکان ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە لە هەموو شی گرنگتر لە خۆناخی ئێستای کوردایەتیدا چەند ئەوە مهم نییە چەند من ئەتوانم دیژی تۆ بم وەک دوو حزبی جیاواز بەڵکو ئەهەمیەت و مهمی لەوەیە کە من چۆن ئەتوانم لەگەڵ تۆ بم تۆ چۆن ئەتوانی لەگەڵ من بی پیادی ئێستای یەکێتی ئەم خاڵەی مامجلالیان فرامۆش کرد ئەوەنەی من تێگەیشتمەتەوە بڵێ کە ئەوە یەکێتیە لە دوای مامجلال هەتا ئێستا نایەوێت لە ناوخۆی هەرێمی کوردستان و چ لە بەغداش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆک بن لە ڕاستیدا نیشانەکان وان یعنی من پێم ناخۆشەکەوا بێ بەڵام بەڵێ نیشانەکان وان یعنی من هەتا لەو یەک دوو ڕۆژێ ڕابردوو کە هەڵمەتی هەڵبژاردن هەیە لە ڕاستیدا هەندێک لە قسەکانی کاک بافڵم بە هیچ شێوەیەک بەدڵ نییە یعنی وەکو ئەو وایە مەسەلەن دوێنێ بوو پێما بێ یان ئەمڕۆ بوو لە هەڵەبجا دوێنێ بوو لە هەڵەبجا وتی ئەی ڕوخێنین ئەنی مامجلال تێزێکی هەبوو تێز ئێستا کتێبێک دەرچووە لەو چەند ڕۆژە هی برادەیەکە کە لەگەڵ مامجلال ساڵی نوێک 2 ساڵ سکرتێری سەحەفی بووە لەوێ ئاماژە بەوە ئەدا کە پێش شەڕی ناوخۆی قۆناخی دوای ڕاپەڕین دووسێ مەکتەبی سیاسی کە ناویان نابا ئەو برادەرە لەبەر هەر هۆی خۆی زانێت ناویان نابا لێ بە مامجلالیان و تۆ بە پارتی ورد و خاشکەی وێرانکەی مامجلال جوابێکی زۆر منتیقی داونەتەوە وتوێتی ئێمە لەگەڵ پارتی دوژمن نین ئێمە لەگە پارتی ڕکابەرین ململانێمان هەیە ئەبێ ئیدارەیەکی باشی ململانەکەمان بدەین
ئەوە بۆ نمونە ئەمەم هێنایەوە قسەکەت بیر نەچێتەوە کاگازا دەمەوێت منیش واقعتم کە بیرشمە ناهێڵم بیر بچێتەوە چونکە پرسیارەکەی منیش هەر پەیوەندی بەمەوە هەیە ینی جەنابەت سیاسەتمەداری ئەزمونێکی زۆرت هەیە ئەم مۆدێلی حیزبایەتیە چۆنە کە تۆ 32 ساڵ پێکەوە حکومڕانی هەرێمی کوردستان بکەن هەروەک خۆت وتە دواتر بڵێ ئێڕوخێنم ئۆپۆزیسیۆن بوونە ئەمە چییە؟ ئەزانی چی بن پێم وایە پێش هەموو شتێک یەکێتی لەم قسانە لەم تێزانە بە هەر تۆنێکی دەنگ بیڵێت بە هەر تۆنێکی دەنگ بوترێ زەرمەندە بۆچی؟ چکە جارێ پێش هەموو شتێک ئەمە بە قاعدەی خۆیان ئەڵێن ئەمە ئاخی شەڕعیتی یعنی یان دێ یان ئەڕوا لە کاتێکدا لە سیاستدا نابێت تۆ ئاخر شەڕ بکەی ئەمە وەکو سرودەکەی ئینتەرناسیۆنالی لێ دێ ئەڵێ ئاخرین شەڕی سەر و ماڵ یعنی وانە ئاخرین شەڕ نییە ئەمە بینێمان لە بەردەما ئەمە هەمیشە لە دنیای سیاستدا لە ئەدەبیاتی سیاسیدا قسەیەکەیە ئەڵێ بۆ نمونە ئێستا هەڵبژاردنە ئەڵێن ئەدی ڕۆژی دوای هەڵبژاردن یعنی ئەبێ قسادی ئێستا یەکێکی ڕۆژی دوای هەڵبژاردن لەبیر نەکە ئەمە مهمە تاوان ئەو قسەیان بۆ هەر تۆنێکی تری لەو بابەتانە ئەگەر لە ناو پارتیدا کەسێک بێ وا بڵێ من بەویش ئەڵێم وەڵێم تۆ ئەبێ ئەگەر لەوە هەبێ ڕۆژێکی پێیان ڕۆژی دوای هەڵبژاردن. زۆر باشە کاگازاد یەکێتی حیزبێکە خاوەن مێژوو خەباتێکی زۆرە خاوەنی چەندین شەهیدە لەگەڵەوەشدا خاوەنی چەندین سەرکردەی دێرین و پێشمەرگەی دێرینەکە ڕۆژێک لە ڕۆژانەوەنە ڕەمزی ناو یەکێتی بوون بۆچی ئێستا نابینرێن؟ لە ڕاستیدا ئەوە ئەبی خۆیان جواب بدەنەوە بەڵام ئەوەندەی من ئەیبینم لە دوورەوە لە دەرەوە یان خەڵک ئەیبینێ دووشت هەیە یەکێکیانەوەیە کە ئەمانە بۆچی دەربکەون یعنی لە کاتێکدا گوێ لێ نەگیرێ بۆ دەربکەوێ یان لە کاتێکدا گوێ لێ نەگیرێ بۆچی بێ لە خۆیەوە بڵێ من لە کوردی خۆمان شتێکەیە لە خۆیەوە بڕێ خێش وا ناڵێ لە کۆنەوە لە دێرینەوە بەبیرم لێ لە کۆنفرانسی دووەم بوو پێمابی کۆمەڵی ڕەنزەران بڕیارێک تەبەنی کرا لە کۆگرەیەکیش ئەو بڕیارە هاتەوە کە هەموو ئەوانەی لە قیادەی یەکێتی بوونە ئەگەر دوای ئەوە لە چەندین کۆنگرێش دەرنەچن لە قۆناخە سەخت و قۆناخە چارە نووسازەکاندا ئەمانە بانگ دەکرێنەوە دانیشن ڕێی ئەڵێن من ناڵێم ڕێی ئەڵێن بۆ معنای ئەبنەوە خاوەنی دەنگدان لەسەر فلانشت بەڵام ڕێی خۆیان ئەڵێن ئەزمموی خۆیان لەوێ جارێککە ئەڵێنەوە کە ئەمە نەماوە لە ناو یەکێتی و ئەوەندەی کە من ئەیبیستم و ئەیبینم ینی نازام لە پشتی پردەوە شتێکی لەو بابەتانە ئەکەن یان ناکەن ئەمە هەڵەیە زۆر هەڵەیە ئەمانە هەمویان ئێستا زۆر خەڵکی مهم هەیە مەسەلەن لەوانە من ناموێ ناویان بێنم منەوەکە وەلەگە زۆریشان من پەیوەندی دۆستانم بەردەوامانەوەکایەکێک پێی ناخۆش بێ من لێرەوە لەو کەناڵەوە ناوی بێنم ئەوە کاک بەختیار خۆی قسەیەکی کردووە نووسیوە من نەمدیوە لە راپۆرتەکەی ئێوەدا گوێبیسی بووم لە ڕاستیدا ئەمانە کە بەشدار نین دوو شتە ینی ئەوەن پرسیارەکە ئەبێ بگۆڕین ئایا بەشدار نین یان ناهێڵن بەشدار بن نان بەو ستایلەوە بەو خیتابە بەو گوتارە بەشدار بن کە خۆیان ئەیانەوێ کەواتە دڵیان شکاوە لە یەکێتی دڵشکان تێپەڕیوە بە قوربان دڵشکان تێپەڕیوە ئێمە لەو بە 15 ڕۆژێ ڕابردوو ئەو دۆخەی بەسەر چاودێرهێنرا بینیمان کە بەشێک لەوانە زۆر لە مەلا بەختیارتون تر قسەیان کرد و بۆ چوونیان دەربڕی لەبەرەوە مەسەلەکە دڵشکان نییە یعنی ئێستا گەیشتوتە قۆناخێکی تر کە هیوادارم ئەمە کاریگەری لەسەر دۆخی هەڵبژاردننی کوردستان دروست نەکا ئەو دڵشکان ئەو دڵشکاوی ئەوان و وەزعێکی نالەباری لێ نەکەوێتەوە. باشە کاگازات لە بەغدا مامجەلال و لە هەرێمی کوردستان سەرۆک بارزانی ینی بە جۆرێک پێکەوە کۆک بوون کە توانی بوویان پێگە و سەنگی کورد لە بەغدا زۆر بە قورسی بهێڵنەوە بەڵام ئێستا کێشە بۆ کورد دروست دەکرێت ئەمە یاخود ئەو ناکۆکی نێوانێکێتی و پارتی چ زیانێک بە چارەنووسی کورد دەگەێنێ بە تایبەت لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق ئەزانی چێ من نازانم ئەم پرسیارە لە دەرەوەی ئەو باسەیە کە من و تو قەرار بوو بیکەین ویان ئەبێ بیکەین بەڕاستی بە هەمان شێوە بەس لە ڕۆڵی مامجەلال و سەرۆک بارزانی دەکەم من لایەنگری یەک ریزی کوردم پێشی بەغدا لێرە ینی من لەبەر خات و چاوی ڕەشی بەغدا و چاوی ڕەشی پەیوەندی ئێمە و بەغدا نییە کە من حەزەکەم کوردی یەکگرتو بێ یەک ریز بێ پێکەوە بێ من لەبەر خاتی کوردستانمە پێش هەموو شتێک تێرەگەی ئەگەر لێرە قەرابی یەکگرتو بین بۆ لە بەغدا یەکگرتو نابین
لە بەغدا وەکو تەحسیل حاصلێکی لێدێ ئەو کاتێک کە ڕێکەوتنی استراتیژی هەبوو و وەکو پێشتر باسم کرد ئەو دوو جوامێرەوە بەیەکەوە زۆر هاوکار بوون زۆر جددی بوون لە ڕوبەڕووبوونەوەی ئەرکەکانی ئەو خۆناخەی کوردایەتی ئەوەی بەغدا ڕنگدانەوەی ئێرە بوو تۆم لێ پرسە بڵێ بۆچی ئێستا ئەوەی بەغدا لێرە ڕەنگەداتەوە ئەمە خەتەریاتەکە ئەقیناکە ینی خۆمان هەموو شتەکان بەیەکەوە ئێستا ناکەین لەبەرەوەی لێرە یەکنین بۆیە هەر جۆرێک لە بەغدا تەسەڵوفێک بکرێ لێرە کاریگەری خراپ داهانێ. زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. ئێوەش دووبارە سڵاوە نێرم بۆ گیانی مامزلال کە من ماوەیەکی زۆر لەگەڵ ئەودا کارم کردووە و زۆر لەو فێر بوومە و لانی کەمەوە فێر بووم بزانم مامزلال چۆن بیرەکاتەوە چۆن ڕوبەڕووی شتەکانە بووە. دەست خۆش زۆر سپاس بۆ تۆش.